بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام. خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، ئێستا قسە و پاس لە شەقام، لە نێو شار، لە لادێ، لە هەموو جیهان باوڵێین کۆتایی هاتنی ساڵی 2022 و دەستپێکردنی ساڵی 2023. ئەم بۆنەیەکی زۆر گەورە و دیارە، چونکە لە ژیانی هەموو تاکێک ساڵێک تێپەڕێ و ساڵێکی نوێ دەست پێکا. زۆرینە پلان و بەرنمەیان هەیە بۆ بەڕێکردنی ئەم چەند ڕۆژەی کۆتایی ساڵی تەمەنیانەوە دەستپێکردنی ساڵی نوێ. قسە و باسی زۆر هەیە، پیرۆزبایی زۆر هەیە و دیاریگۆڕینەوە زۆر هەیە، گلەی و گازندەش زۆر هەیە لە هەندێک شوێن. تقریبەن پێم وابێ وڵاتی ئێمە یان ئەم هەرێمەی ئێمە زۆرینەی گلەی و گازندەکەی بەرەکەوێ، چونکە بارودۆخەکەمان وایە بارودۆخێکی زۆر نالەبارە بۆ ئەوەی ئێمە بە شوێن حەز و خولیا و هیوا و ئاواتەکانمانە بگەڕین یان بەپێی بەرنامە و پلان بژین. من ئەم بۆنەیەم بە دەرفەت زانی بۆی لەگەڵ پۆلێک لە گەنجان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان گفتوگۆیە بکەین، زانین ساڵی ڕابردوویان چۆن تێپەڕاندووە و دەیانەوێ ساڵی داهاتوویان چۆن دەست پێ بکەن. میوانە بە ڕێزەکانم دەناسێنم لێرەوە لە تەنیش خۆمەوە گەشتیار محەممەد، ڕاهێنەری پەروەردەیی، دلێر بابەکر خوێندکار لە سلێمانی، بیلال ڕەحمان بەڕێوەبەری ئۆفیسی چەمچەماڵی سنتەری پەرپێدانی لاوان دیارە لە چەمچەماڵ، یوسف کەمال خوێندکارە ئەویش هەر لە شاری چەمچەماڵەوە، بڕوا ئەحمەد خوێندکاری زانکۆ، موسلیم مەولود مامۆسای لە ڕانیە، چرا محەممەد ئەویش خانمێکی گەنجە دیسانە لە ڕانیەوە تەشریفی هێناوە، سایە کامران خوێندکارە لە سلێمانی و ئوسامە محەممەدیش لە دەڤەری بچێن پشدەرەوە تەشریفیان هێناوە. هەموو لایەکتان زۆر بە گەرمی بەخێرات نەکەم. لەم جەوە ساردەی سەری ساڵە هیوادارم کە تەندروست باش بن. کاک گەشتیار، من پێشێکێکی زۆر کورتم وت لەبارەی کۆتایی هاتنی ساڵێک بەنسبەت جەنابتیشەوە هەروایە، ینی تەمەنت ساڵێکی تێپەڕێنێ، ساڵی 2022 ساڵێکی تەواوە لە تێپەڕاندنی تەمەن. تۆ چەند ساڵێکی دیاریکرا و تەمەنت هەیە، بە تایبەتی لە تەمەنی گەنجی هەروایە زوو تێپەڕێ. جەنابتان وەکو هەر گەنجێک مافی خۆتانە کە خولیا و حەز و ئارەزوو و بەرنامە و پلانت هەبێ بۆ ژیان. پێم بڵێ لە ساڵی 2022 تا چەند توانیت بە پلانەوە بژیت، ئیش بکەیت و تا چەند توانیت هەنگاو بنەی بەرە و مەبەست و ئامانجەکانت. دەستکانە خۆش بە یاخوا، سپاس بۆ کەناڵی پێیام، سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ برایانی کە ئەم بەرنامە تۆمارەکەن. بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێت. وەکو گەنجێک ئەوەی کە لە 2022 سپاس بۆ خۆی گەورە ئەو پلانانی کە پێشتر دامناوە پێش ساڵی تازە کە یان 2022 بووە، لە 2021 بۆ 2022 الحەمدوللا ئەتوان بڵام ئەوەی کە ویستمە سپاس بۆ خوا جێبەجێم کردووە و ئەوش فەزلی خۆیە کە بەدی هاتبێ ئەوش بۆ کاریەوەی کەوە یەکەم فەزلی خوا دووەمیشان ئەو پلان و بەرنامانی کە خۆ دەمیشە دایانیت و بەردەوام چاودێریەکەی. چ عادەتەن گەنجان گرنگە لە ژیانە خولیایە نەبێت، کە ئینسانێ خولیای نەبوو، ئینسانێ پلانی نەبوو، ئینسانێ بەرنامەی نەبوو، وەکو کەسێکی لێ کەوا لە ژیانە جێی نەبێتەوە. چۆن ئەم قسەیە زۆر کات ئەوترێت جێ نابێتەوە یا تا چی بواتە ئەم کەسە ئەبێتە بەکارێنەری کەسانی کە ئەبێتە بەردەوام خەڵک بەکاری بێنێتەوە، ئەبێتە بەردەوام لەو پلان و ڕۆژگاری کە دێت ئیتر بە خراپەوە بە باشەوە بە جۆزۆرکان بۆ قەیرانانی کە دێتە بەردەمی ئەمیش پێوە بێ. بەڵام کە کەسێ بەرنامەیە بوو ناڵین پێوە نابێت، ناڵێن ئەم کەسە نابێتە بەشێک لەو کەسانی کە خەمیان تووشەبێ لەو کەسانی کە قەیران، بەڵام ئەم کەسە بەرنامەکانی خۆی توانی شەکانی خۆی بکات. کا گەشتیار جەنابەت ئاماژەت بەوەدا بە گەشتبینیەوە مەسەلەن پلان و بەرنامەکانی خۆ تا ڕادەیەکی زۆر جێبەجێ کردووەمە شایانی خۆشحاڵیە، بەڵام پێمان بڵێ زەمینەیەکی لەبەر هەیە ئەوی تۆ بە پلانەوە بژیت، بە بەرنامەوە کار بکەیت.
ئەتوانین بڵێن نەخێر عادەتەن لە کۆمەلگای ئەمەیە ئەم شتانە تۆزت کە جیاوە قسەژەکەی خەڵکە لە دیارەمە لە تێری قساکە دیارەمە ژیانی خۆی خۆش پێی سیرە یانی بەڵێ بە تاکید چکە وەزئی گشتەکە بێ بخوێنیتەوە بێ تۆ حسابی کۆمەلگاکە بکەی گەنجان بە چیەوە خەریکن گەنجان بە چیەوە دەناڵێنن ئەگەر لە ڕاستی و دروستەکەەوە بدوێن نەخێر لەبەرەوەی گەنجان ئەو دەرفەتانی کە لە ژینگە و لە کۆمەلگای ئەمڕۆیە هەیە بۆ نەڕەخساوە گەنجێک بۆ منە ئێوە بخوێنێت چەندێک 12 ساڵ 14 ساڵ 16 ساڵ بەردەوام حاولاکە خوێندنەکەی تاواکە لە کۆتا ئەنجامەکە تاوایەکە سێرەکەی شوێنەوەری ناگرێ تەنانەت من چەند جار خۆمان کە لە شوێنە ئیشەکەین چەند جار گەنجاتووە تەنان داوای کردو خۆبەخشیشکە ئەوشی دەستنەکەەوە زۆر کات گەنجی وا هەیە ئەڵێ من تەنامێتە جوە وەرگمە تەنان لە سێکتەرە حکومیەکانیش جی ناکەنەوە نەگە جای وای بەدل لەوانە جای وا هەیە ئەم گەنجا ئەو نەبی ئەومێ دەکرێ و بەداخەوە ڕۆژگاری ئەمڕۆکە کۆمەڵە وەسیلەی خراپاتۆ دەستی گەنجان کە ئاسان دێت دەستی کە بابەتە مۆبایلەکانە بابەتە کۆمپیوتەرە بە هەر شازەکان کە بە خراپە بەکاردێ جایوە ئەمە کە ناڵێنایی بە شتەکەوا زەڕوی سەبگەین بەڵام کەمەدی دەست گەنجێک بۆ ئەو نکاتەکانی مۆبایل سەرفەکە سێرەکی ئەگەر بۆ نەپی بڵێ بۆ ناچیشی تاکی ئیشتەیەێ تۆ چیت کردووە کە گەشتیار لەوەی ئەم لەم پەرانە تێپەڕێنی ئێمە مەسەلەن گەنجێک ئەم هەموو گرفتانە لەم پرەزانێ لە بەردەمیان بۆ گەیشتن بە ئامانجەکانی بەڵام جەنابەت هەنگاوت بەسەرا ناون چۆنە ئامەیە یەکێ لەم پەرانە مەسای بەڕێز کە زۆر کار ڕۆڕی گەنجامێت و ڕوبڕی منژاتۆتە ئەوەیە کە بخوێنیتەوە ئەی زۆر کاتێم بە گەنجانەڵی بخوێنەرەوە جا خوێن دەوری چییە خوێنەوە دەوری زۆرە جای وایە کە تۆ توانی دوو قسەی باشکەی دوو بابەتی علاقاتی دروست کرد دوو پەیوەندی کۆمەڵات لەگە کەسانە دروست کرد هەر کەسێکی کە پەیوەندی لەگەڵا دروست کردووە ئەبێتە وەسیلەیە کە تۆ لە شوێنەکە ئیشە بکەیت کە تۆ توانی دەربڕینێکی باش دەوێت توانی لەگەڵ خەڵکا خۆت بگونجێنی ئێمە زۆکە گەنجی وامانەیە بۆچی لە ئیشە سەرکەوتو نابێ خاوەنکارێکی دوو جا لێ تو ڕاوی باوە کە ئیشە من نایکەم جۆ خۆ من کۆی لێ دەسی ئەو نیم ئەمە ئیشە ئەمە کارە تووڕێژی تایە خۆشیشی تایە ئەمە یەکێکە لەو کارانی کە من ئەلحەمدوللا ئەو فەزلی خۆیە دووبارە کە تایە هەست بە سەرکەوتیم کردوێ ئەویش ئەوەیە کە خۆ گونجاندنم بەکارێنەوە ویستی خۆت بووە کە هەوڵت داوە لێرە بمێنیتەوە ینی لە هەرێمی کوردستان و ڕوونەکەیتە دەرەوە چونکە زۆربەی گەنجان ڕویان لە دەرەوەیە یانەوەی وڵات بەجێ بێڵن تۆ بۆ خۆت نەڕۆشتووی یان هەر بارودۆخ ڕێگەی نەداری ئێمە بێ ڕاستگۆ بین لەگەڵ ئەو شتانێکە هەیە ئەگەر ویستی خۆمان بە هەموو گەنجە حەزەکە بڕواژیانێکی خۆشتریە بێ هەموو گەنجە حەزەکە بڕوا دەرەوە بەڵام عادەتەن خودی منەگە بڵم نەبووە بووە بەڵام ئەوەش دووبارە ئەگەڕێنەوە بۆی کە دووبار پێداچنەوە کردو ئایا چمە دەورە چی یەکەم ئەبێن پرسیارانە لە خۆت باشە ئەبێ بۆ نەکە ئاچی دەرەوە چی ئەەکەی ئەی لێرە چی پێ ناکرێت ئەی لێرە ئەبێ چی بکەی سپاس بخوا ئەوەی کە کردومە هەوڵم داوە بۆ خۆم بڕخسێنم بۆ ژیانم بڕخسێنم و بەڵام ئێستش وە هەر کات ساتێک بێ هەدفم ئەوەیە لە دەرەوە بخوێنم زانیاری معلومات بەدەست بێنم بەڵام قەت هەدفم زۆر باشە ئەچینە لای کاک دیلێر تۆ 2022 تێپەڕان دوایی کە هاتینەوە باسی 2023کەین کاک گەشتیار باشە کاک دیلێر هێوەش بەخێر بن تۆ چۆن 2022 تێپەڕان ئەوەی کاک گەشتیار باسیە کە حاڵەتە یان نەشێ دیار دەبێ و زۆر بەمان بەڕێستان سپاس بە کەناڵی ئاسمانی پایان سپاس بۆم دەرفەتە گەنج هەمیشە داینەمەی گۆڕانکاریە کرێ گەنج هەموو کۆمەلگایەک گەنج بەڕێوە ئێبا و ئەبێ گەنج بەرەو پێشەوەی بەرێ باشە هەر وڵاتە گەنجی تیانەما وڵاتە ناتوانێت بەرەو پێشەوە بڕێ ئەڵمانیا ساڵی 1946 کاتێک کە جەنگی دووەمی جیهانی بوو ئەڵمانیا شکستیەنە بەرامبەر چەندین وڵات شکستیەنە گەنجەکانی زۆربەی کوژران ئەڵمانیا چی کرد هاو گەنجی لە وڵاتانی دەرەوەیەنا بۆ ئەڵمانیا چونکە زانی ئەگەر وڵاتی گەنجی تیانەمێنێ ئەم وڵاتە ئەڕوخەیە نەکەرە و کاتی ئێستش دەرفەت بە گەنجان ئەدەن ئێستش گەنجان بەڵێ ئێستا لە ئەڵمانیا ئەتوا زۆربەی ئەوانەی بەشێکی زۆربەی چانسی ئەوانەوە گەنجانی دەرەوەن چونکە بەڕەسەڵک ئەڵمانی زۆر باش ئەمە چی کردیانی بۆ ئەڵمانیا ئەڵمانی بەرەو پێشەوە بر ئەڵمانی گەیاندە ئەمڕۆ ئێمە شەکو گەنجێ من سپاس بەخوایگە لە 2022 بە پلان هاتمە ناو 2022 ئەو مرۆڤەی پلانی نەبێ ئەبێ پلانی یەکەمی دانانی پلانی بێت ئەگەر پلانت نەبێ بۆ بەرەو پێشچوون پلانت نەیە بۆ داهاتوو ناتوانانی بەردەوام بی ناتوانانی نازانی هەنگاوەکانت چی کاکی دلێر تۆ ژینگەیەکی تایبەتت هەیە بە پلان بڕێوەیە بی بەڵام ژینگە گشتێکەش کاریگەری هەیە لەسەر ژینگەی تۆ تا چەند گرفتی بۆ دروست کردووی ئەو ژینگە نالەبارەی لێرە هەیە لە وڵاتێکە ئاژین شەڕی تیایە وڵاتێکە ئاژین ناخۆشی لە وڵاتێکە ئاژین قەیرانی تیایە وڵات یاسایتیانە یاسایتیانە لە وڵاتێکە ئاژین سیاسەکانی سیاسێکی فاشیلن سیاسێکی باش نین لە وڵاتێکە ئاژین جوێن و ئەمانە بۆ بەشێکی زۆر باشە ئەمە نەبۆتە گرفت ئەمانە هەمووی گرفتە بەڵام ئێمە وەسەپێویستە یەکشت بزانین گەنجانی ئێمە ڕاست ئەمانە هەمووی کێشێ بەڵام نابێ ئەمانە بنە هۆکاری سەرەکی بۆ واز لە ژیان بێنین بۆی بە تەواوەتی بێ ئومێد بین
گەنجێک ئەڵێ من خوێندنم تەواو کرد و ئیشم دەست ناکەیە بەڵام 10 ساڵە بۆ 5 ساڵ تەواوم کرد ئیشم دەست ناکەیە بەڵام گەنجی 6 ساڵێکە تەواوی کردو ئیشی دەستکەوتووە بۆ ئەم گەنجە لەگەڵ زانکۆی هاتووە خۆی فێری زمانێ کردووە ئەم گەنجە هاتووە لە یاتوویەکانی بەرەو پێشەوە بردو خۆی فێری کۆمپیوتەر و دیزاین کردووە ئەم گەنجە هاتووە بۆ نمونە عیلاقاتی بەهێز کردووە ئەم گەنجە هاتووە 4 ساڵی زانکۆ نهاتوە تەنها خەریکی فشقیات و سەیران و گەشت و حەفلەی تەعاروف ینی بەکوتی بەشێک لە گلەیەکان ڕوو لە گەنجان خۆیان گەنجان خۆیان نای ئێمە تەنها گلەیەکە لە حکومەتکەین بڵێن حکومەت دوایە کاکە ئەوە براوەتەوە گلەی لە حکومەت ئەواز لێ بەنە بەڵام ناکوی ئەم بێت خۆی بێئومێد بوومە ئێمەش واز بهێنین من ئێستا خۆم خوێندکاری زانکۆم لەناو زانکۆی هاتوین ئەو کۆمەڵە گەنجە لە جیاتی ئەوەی دابنیشین هەر سیر بکەین هاتوین گروپێکمان دروست کردووە گروپێکمان دروست کردو بە ناوی نیوستێپە هاتوین چالاکی یەکەین هاتوین ناو زانکۆیە چالاکی بۆ نمونە سیمینارێک ئەچینە دەرەوە چالاکی تەندروستی ئەنجامین هاتوین خولەکەینەوە بۆ نمونە ئەمانە دوای سەری ساڵەوە پێشانگەی کتێب بە زانکۆی بکەینە بۆ نمونە ئەمانەی پێشبەرکی زانستی ڕێبخین نێو زانکۆکانە واتە ئێمە گەنجانێکی لە جیاتی ئەوی دابنیش هەر گلەیی بکەین و زانکۆ وایە بەمن پرسیارێکی ڕاشکاوانت لێ بکەم تۆش بە ڕاشکاوانە جوان بێتەوە چی ئەم بڕوایی لا دروست کردی چی ئەم ڕێچکەی بۆ ڕوون کردیتەوە مەسەلەن خوێندنەوە بوو وەکو کاک گەشتیار ئاماژەی پێکرد بە تەنها یان بیر و باوەڕێک هەیە پاڵنەرە یان چودانم کەسێکەیە ڕێنمایی کردووی پێمان بڵێ بۆەوەی من باوەڕمای دوورەگە هەیە لەشە یان ئەوەیە بەرەو باشی ئەی ئا بوەستی وەکو ئێستا یانێ بەرەو باشی بەری باشە ئەگەر دوورەگەیە من ئەگەر بۆ نمونە لە زانکۆیە چالاکی نەکەم گروپ دروست ناکەم هیچ ناکەم لە شوێنی خۆمەوەکو خوێندکارێکی ئاسایی بوەستە ئەمە ڕێگایەکە ئەی ڕێگای دووەم چییە ڕێگای دووەمە چالاکی بکە ئێ باشە ڕاستە ئەگەر کەسێ لەوانە چالاکی و نەشاتی زانکۆ ئەمانە ئیسفادەی نەبێ ئەی باشە سوودەکانی ئەنجام نەدانی ئەمانە چین ینی زۆر کەس مەمەستا ئەپرسی ئەڵێت کاکە خوێندن لە وڵاتە فشەی ئیسفادەی نییە ئێ باشە لەگەڵتان قسەگەوتاوە 100% گریمان قسەگەوتاوە خوێنی ئیسفادەی نییە باشە سوودەکانی نەخوێندن چین ینی سوودەکانی چین ینی تۆ دانیشتی سوودەکانی نەخوێندن چین ینی گەنجی وە هەیەگاکە ئەڵێ ئەچم ئیشەکەم ئێ باشە گەنجی ئیشەکەمە گریمە بەڵام گەنجی وای ئیشیش ناکە خوێندنەکەشی ناکە ینی من ئەپرسم سوودەکانی نەخوێندن چینە وڵاتە هیچ سوودی نیە نەخوێندن کەواتە خوێندنەکە باشترە بە هەمان پرسیاری ئەوەی کە گەشتیاری جەنابەت کەمەوە ئەوانەی کە ڕوو لە هەندەرانەکەن تۆ دەرفەتت بۆ ڕەخساوە بڕۆی یان بیرت لێ کردەوەتەوە بڕۆی تو نەڕۆشتبی ڕاستەکەی بۆ خوێندن و ئەمانە بۆ بەدەستێنانی عیلم و زانست حەزێکە چونکە لەم وڵاتەیە بەداخەوە زۆر کات خەڵک بۆیەشێ دەرەوە بە خوێندن لەم وڵاتەیە ئەوەندە زانکۆکەن و خوێندنەکەمان پێشکەوتو نییە پشتی پێ ببەستین بەڵێ بۆ خوێندن حەزەکەم لە داهاتوە بەنیازم چم ئینشاڵڵا بەڵام وەکو ژیان نەخێر باوەڕم وایە ئەکری ئەم وڵاتە بەرەو باشتر بڕوان ڕژ گەشتبینیە ئەمە خاڵپڵاوی نیە ئەنیا بێ ئێمە بەشێک بین لەو گۆڕان بەشێک بین لە گۆڕانکارە من نەیگۆڕم تۆ نەیگۆڕی ئەو نەیگۆڕ ئێخۆ وڵات چی لێیە یەکشت ئەپرسم من ساڵی 1996 ئەمانە من بیرم نایە ئەوانەی کە باسێکن لەم وڵاتەیە شەڕ بووە باشە لەم وڵاتەیە ئومێدی خوێندن نەماوە لەم وڵاتەیە ئومێد بۆ هیچ شتێ نەماوە کەسانێکە بوون وازیان لە خوێندن هێنا کەسانێکە شەو بەردەوام بوون لە خوێندن ئومێدیان بە ژیان هەبوو ئەوانەی کە وازیان لە خوێندن هێنا ئەم بەلایەک ئەوانەی کە خوێندیان 2011 و 12 لەم وڵاتەیە وەکوڵە پارە ئەباری ئەو پارە و مەعاشە و دەستکەوتی بەدەستیان هێنا بەرهەمی 96 بوو کاتێک شەڕ بوو ئەوانی ئومێدیان بە ژیان هەبوو بەرهەمەکان چنیەوە ئەوانی ئومێدیان پێی نەبوو ئەوانی وازیان هێنا من خەڵکە ناسم 2011 و دێتە ماستەر دەخوێنم بەحساب بۆی مەعاشەکەی زیاوکە بەکالۆرەسی وتی ماستەر دەخوێنم وتی کاتی زوو نەی خوێند و وازیێنە ئەمانە 2013 ویستی ماستەر 11 ویستی ماستەرەکەی بخوێنێ تا 13 تەواوی کرد بەڵام 13 کە تەواوێکی ڕێک پاشەکە تا 1 دیناری مەعاشە زۆرەکەی وەرنەگردامەوە ئێوەگە کاتی خۆی تەواوی بکردا شتێکی تر بوو یان کەسانێکم بۆ من لە ئاسایش ئەمانە بۆ نمونە باسییان نەکرد کەسانێکە بوون شادی نوێیان هەبوو شادی حوتوەشتیان هەبوو باشە 2011 ئەوانە کە مەعاش زۆر بوو پارە زۆر بوو یان کاکە بابچین تۆزە بخوێنی بەشکم شادەکەمان زۆر بێ مەعاشەکەمان زیاد بێ کەم شادەکەیان بەدەستهێنا ناتوانانی مەعاشە زۆرەکە بخۆن زانین بۆچی چونکە کاتی خۆی وازیان لە خوێندن هێنا و بێئومێد بوونی وایە ڕاستە دەرفەتەکەی یەکەم جاریان لە دەستداوە زۆر گرنگە ئومێدمان هەبێ گەشتبین بەداهاتوو ئەم شتانە تێ دەگەڕێمەوە لات قسەکردن لەسەر 23 کاک بیلالیەوەش بەخێر بێن بەرپرسی سنتەری چەمچەماڵ وەنیا تۆ لەگەڵ خۆش گەنجی و لەگەڵ گەنجانی شەژی بەگشتی بارودۆخی گەنجان چۆنت بینی لە ساڵی 2022 ئایا گۆڕانکاری هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردووە ئومێدێک هەبوو بۆ ژیان و داهێنان و سوزانم خوێندن و ئەتوانێت ئینسان و کۆم بەرازانە باسی کە دەگەن لە ژینگەی تایبەتی خۆشمان هەبێ بە گەشتبینی و پلان و بەرنامەوە ئیش بکەین بەناوی خوای بەخشندەی بەبەزەیی زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان و بەرنامە بەم دەرفەتە
وەڵام مام سعباس هیچ کەس خاڵی نییە لە فکر و بیرۆکە بۆ ئیش و کار لە ژیانی خۆیان چونکە بە نەتیجە هیچ کەس ناتوانێت لە فەراغا بژی ئەو کەسەی لە فەراغاژی ئەبێتە بەشێک لە ژیانی خەڵکی دیکە ناتوانێت خۆی بە بە ژیانێکی سەر بەخۆ وەگوی کاگەشتیار باسی کرد بەداخەوە ساڵی داهاتوو وەک باقی ساڵەکانی پێشووی ئەم دە ساڵی کۆتایی سەدەی 21 دە ساڵی ناومێتکەر بوون بۆ نەگەنجان بۆ بەشێکی زۆری لە خەڵک کۆمەڵێک هۆکاری هەبوون و کۆمەڵێک دەرهاویشتەشی هەبوون لەو هۆکارانە مەسەلە نەگەر هەندێک ئاماژەمان باش بەڕاستی هۆکاری یەکەم هیچ گەنجێک خاڵ نەک هیچ گەنجێک هیچ مرۆڤێک خاڵی نییە لە خولیا و ئاوات ئەم خولیا و ئاواتانە پێویستی بە زەمینەیە بۆ تحقیقکردن و وەدیهێنانی کە بەشێکی گەورەم زەمینەیە ئەکەوێتە ینی بەر گەنجەکە خۆی ناکەوێت لە ڕاستیە بەر دەوروبەرەکەیەکەوێت و بەر لایانی بەرامبەرەکەوێت هۆکاری ئەمە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆری بەدیهێنانی ماوەتانە بەرگەنجەکە ناکەویش ئەوەیە مەودای دەرفەتەکان و ئەو شوێنانی کە دەرفەتی بەدیهێنانی ئاواتەکانی تایە زۆر قۆرخ کراون بە هۆکاری زۆرا زۆر کاکرێت لە دوایە باسی بکەین هۆکاری یەکەمی ئەوەیە کە ئەو شوێنەی و ئەو مەودایی کە ئەو فەزایی کاشێ ئاواتایی خودی تا بەدی بێنی جا هەر شتێ بێ لە بچووک تا گەورە کەمی بەدەستخۆتەوەی زیاتر بەدەست دەوروبەرەکەتەوەی ئەوە خاڵی دووەم بەڕاستی من پێم وایە گەورەترین کێشەی گەنجی ئەمڕۆ ئیرادەیە نەبوونی ئیرادی گۆڕانکاریە و نەبوونی ئیرادی دەستپێکردنە و نەبوونی ئیرادەیە بۆ ئەوەی کاگلێر و کاگەشتار باسییان کرد لەسەر پلان یا خۆ لەسەر شتێکی دیکە چونکە گەنجەگەر ئیرادی هەبێت توانێ شتێ بخڵقێنێ نەک گەنج هەر ئینسان ئیرادی هەبێ ئەتوانە زۆر شت بخڵقێنێ ئەتوانە زۆر شت دروست بکە مەسەلەن کاک بیلال هەیە من ئەم گفتوگۆیانەمان کردووە گەر لەگەڵ براکەشم بوو بێ لەگەڵ هاوڕەکانیشم بوو بێ زۆر جان لەناو بەرنامێ هەیەڵێ ئیرادە چی لێ بکەم کە پارەم نییە ئیرادە چی لێ بکەم چوزانم کە بستێ زەویم نییە ئیرادە چی لێ بکەم کە چیم نییە چوزانم یاسام نییە حکوومەتم نییە نیشتیمانم نییە تۆ چی پێڵی وەڵاهی خستنە ڕووی قسەی ئومێد بەخش تۆزە قورسە لەو مەجالە لەو بوارەیە لەو حاڵەتەیە چونکە وەک لە سەرەتایە باسمان کرد مەودای بەدیهێنانی بیر و بڕوا و خولیاکانی خۆی و پلانەکانی خۆی کەمی لەدەست خۆیان ئەزانی ئەم گفتوگۆیەمان لەگەڵ برای کاگر بمبورە ینی پێمانوت بۆ نمونە مەسەلەن سیارەیە بکڕە تۆ بۆ سیارەیەک ناکڕی ئەوت پارەم نییە برایەکیشم وت کاکە تۆ ئیرادت هەبێت توانی بیکڕی ئەوت ئاخری ئیرادە چی لێ بکەم کە من پارەم نییە ینی ئەکرێ هەندێک ڕوونکردنەوەی بدەیتێ بۆەوەی بەرچاوی ڕوون بە ئیرادە چەند کاریگەریەیە بەسەر بەدەستێنانی تمۆحەکانەوە ینی بەڵێ بەڕاستی خوڵقاندنی دەرفەتەکان لەگەڵ ئیرادەیە زۆر ئاسانە بن ئەوە حقیقەتەکەیە بەس پرسیارێکی تۆ ئەوەیە چۆن ئاسانە بن وەڵا هۆکاری زۆر یەکێک لەوانە ئەولەویاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمس پێنج شت بخەن یەکێک لەوانە گەنجیتان پێش پیریتان یەکێک لەوانە لە ساقیتان پێش نەخۆشیتان یەکێک لە ئیشەکان ئەولەویاتە گەنجەبێ بزانێت لە تەمەنی گەنجیا خەریکی چێ بێت چونکە لە ڕاستیە قۆناغی زێڕینی ژیان هەر 12 ساڵە هەر لە مەسەلەن هەتا زانکۆی تەواوی دوای زانکۆی تر گەنجێتی هەر 12 ساڵەیە لەبەرەوە ئەولەویات زۆر مهمە ئەوە یەک دووەمان عیلاقاتە زۆر مهمە ئێمە بزانین هاوڕێکانمان چێن زۆر مهمە ئێمە بزانین ئەو کەسانی زۆرترین سەردانیمان هەیە بۆی چێن زۆر مهمە ئێمە بزانین ئەو وێبسایتان و ئەو ئەکاونتانی زۆرترین سەردانیمان هەیە بووی کامانن ئەو یوتیوبانەی ئەو چەناڵی یوتیوبانی زۆرترین سەردانیەکەن چین ئەمانەتان بەلاوە بچووک نەبێ ئەم برایانە باسی زمانیان کرد کەمین ئەو کەسانی بە چەناڵێکی یوتیوب خۆیان فێری زمان کردو کەمین ئەو کەسانی پیشەیەک بوون بە فێری پیشەیەک بوون ینی با عیلاقەیەکی ئیجابی من زانکۆم تاوەکو فێری ئیگزڵ نەبووم مەسەڵەن ئێستا خەریکم بە فێرکاریوانە خەریکی فێری بەباش زۆریش ئاسانە و بە کوردی و بە جوانی یەکێک لەوانە عیلاقاتە بەڕاستی زۆر گرنگە هاوڕێ زۆر مهمە پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئاسانی و بە سادەیی ئەم قسەی بە ئێمە نەفەرمووە کە هاوڕێ سەر دینی هاوڕێکەیەتی دین ینی بەرنامەی ژیانت عەقڵیەتت ینی زۆر بە ئاسانی هاوڕەکان دەتوانن بەرنامەی ژیانت بگۆڕن چ بە ئیجابی بێت چ بە سلبی بێ ئەمە خاڵێکیانە خاڵێکی تریان بەهێزکردنی تایبەتمەندیەکانی خۆتە بەهێزکردنی تایبەتمەندیەکانی خۆتە بخوێندنەوە کە بەڕاستی ڕێگایەکی زۆر گرنگە زۆر ئیجابیە گەنج کاتی هەیە توانای هەیە ئەتوانێ مثلەن کتێب جیهانێکی بچووکراوی لە نێودەستی ئێمەیە ئێستا سەرچاوەکانی خوێنەوەی کتێبیش زۆر نەتوانی ئیسفادەیان لێ بکەین ئەمانە و کۆمەڵێک هۆکاری دیکە
ڕێگای گرنگن. کاک بلال ئەو گلەیانەی کە لە حکوومەت و وەزارەت و بەرپرسانی ئەم وڵاتە کرێ لەوەی خزمەتی گەنجان ناکەن لەوەی خزمەتی هاوڵاتیان و هانیشتیمانیانی خۆیان ناکەن ڕەوان وەڵا زۆر ڕەوان لە ڕاستی ئەم حکوومەتە تەمەن پێشەکەمە حکوومەت نییە من وای لێ حاڵیم ڕەنگەم خوشکبرانش هاوڕان بن و جەنابیشن ئەمە دەسەڵاتە ئەمە سوڵتەیە. جیاوازی چییە؟ جیاوازێکی ئەوەیە حکوومەت بەرنامەی هەیە پلانی هەیە دەستوری هەیە چاوی لە داهاتووە و بیر لە ڕابردوو شکاتەوە بەڵام وەگە بینین ئێمە نە سوودمان لە کۆتایەکانی سەدەی 20 وەرگرت کە شەڕێکی خوێناوی بوو وادە سوودمان لە ڕابردووی خۆمان وەرنەگرتووە نە پلانیشمان هەیە بۆ داهاتوو بۆ پلانمان هەیە بۆ داهاتوو بە پێ هەندێک ئاماری ڕێکخراوەکان نزیک بە 35,000 کەس تەنها لە ساڵی 2022 داوای فێنابەریان تەنها لە ئەوروپا کردووە کە لە 17مانە کوردن لە 17مانە کوردن ئەی بەڕاست ئێمە چەند کارگەمان دامەزراندووە بۆ ئەوی ئەم لە 17 بە لەستانەوەت ئێمە توانیمانە چەند هەلی کار بڕخسێنین بۆ ئێن لە 17 بنەوە بۆ معلومات ئەوانە چن لەوێ خۆ قاچرا ناکێشن حکوومەت بیانژنیە ئەچن لەوێ ئیشەکەن بۆ دەرفەتی ئیشەگەڕێن یعنی ئەگەر ئیش هەبێت لێرە بەمانایشی دەرخۆی گوزەرانی هەبێت لێرەوان کۆچ ناکەن ساباس پرسیارێکت کرد و جیاوازی نێوان سوڵتە و حکوومەت چیە دەسەڵات و حکوومەت چی ینی بەڕاستی ئەمە کە ئەڵین دەرفەتی کار بۆ گەنج بڕخسێنە خۆ تۆ ناچی بەخێویکی ئەو ئیش بۆ تۆ کە تۆ پارێ دیتێ ینی شتەکە مامەڵەیە یعنی گەنج لە کاکە من هەیە ڕۆژێک 8 ساعتیشت بۆکەم 10 ساعتیشت بۆکەم بەس تۆ لە بەرامبەرە شتێک پارەم بەرە بۆ یمتانە معیشەتی خۆیم پێ بڕێوە بەرم و خولیاوەتەکانی خۆیم پێ بەدی بێنم کە تۆ ئەمەی بۆ ناڕەخسێنی گەنجە ناچارە بەڕێگای مرگوژیانە بڕوا 35,000 ڕقمی زۆر گەورەیە بەڕێگای مرگوژیانە بڕوا لەوێ بۆ ئەوەی لە غەسلێکا ئیش بکە یان لە کەمپێکە جێ بکەن زۆر باش کاک لە سپاس دەگەڕێمە وڵات کاک یوسف تۆ چیت هەیە بە وتن وکو گەنجێک بە پرسیارت لێ نەکەم خۆ چیت پێخۆشەوە بڵێ طبعا لە چوارچەوەی ئەوم ساڵی تەمەنات تێپەڕینی 22 دەستپێکردنی 23 سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ جەنابتان بۆ کەناڵی پەیام ڕاستی ساڵەکانی تەمەن مانگ ڕۆژ ئەمانە دیاریکردن چۆن بڵێن بەرچووبڵاویەکی ژیانی ڕێخستووە بۆەوەی کەسەکان گەنج بە تایبەت بتوانێت کات دابنێ پلان دابنێ بەڕاستی زۆر مهمە هەموو گەنجێک پلانی هەبێ هەموو کەسێک نەک تەنها بە گەنجان بۆ ژیانی بۆ پیشەکەی بۆ کارەکەی تۆ پێت وایە قەیرانی کێشەی گەنجانی ئەم وڵاتە هەمووی ئەوەیە کە پلانیان نییە فکریشە یانی تاکید ینی ژیانکردنیەکە هەڕەمەکیانە کە نازانێت چیەکان خۆی باجەکەیەدا خۆی باجەکەیدا ئەکید نمونە من خوێندکاری زانکۆم تەلەبمان زۆر لەگەڵا ڕەنگە خۆشم ئەوەم تیا بێت کە وا زانکۆمان تەواو کرد نازانین ینی ئامانجی ئێمە چی بوو بۆچی خوێنمان ئەم بەشە چۆن هەڵمام لە زانکۆ فێری نابن لە زانکۆ ئەکرێ بڵێن فێری نابین لەبەرەوەی کەواتە مابینە سەر و منهەجانەی کە لە زانکۆ خوێندن جەناب تێبینیتان لەسەری هەیە ئایا پێتان وایە گەنج کە چووە زانکۆ دوایی لەو سەرەوە کەسێکی کامڵی تەواو ئەچێتە دەرەوە و مەسەلە ئامادەیە بۆ ڕوبەڕوونەوەی گرفتەکانی ژیان بۆ ئیشکردن چوزانم بۆ پلاندانان بۆ بەرنامە ڕێژی یان گرفت هەیە لەم پرۆسەیە گرفتەکە توانین بڵێن هەر لە سەرەتاوە یانی لە سەرەتایی لە دایکبوون کە مناڵێک لە دایکە بێ لە ناو خێزانەکەیەوە ناڕۆشنبیری دایک و باوک بۆ ئەم پەروەردەکردنی ئەم کەسە پاشان لە قوتابخانەکان یانی ئێمە لە مناڵیەوە پێم ئاوتراوە دراوەتە بەرگوێمان کە ئێمە نەوەی داهاتوین کە گەنج ئەتوانێ ژیان بگۆڕێ ئەتوانێ وڵات بگۆڕێ بەڵام ئەگەر سەیری بکەین ئەو فێرکاریانی ئەو شتانی کە فێری گەنجێ کراوە لەو ئاسایانیە بەڕای من لەو ئاسایانەیە کە بتوانێت پلان بۆ خۆی دابنێ بتوانێت گۆڕانکاری بکات و لە زانکۆشە بەڕاستی بەداخەوە ئەوەی دەسەڵات ئەوەی سیاست هاتووەتە ناو زانکۆکانیشەوە بەت بە شێوەیەک وەکو چۆن لە مەڵبەندێک لە لقێکە باسی سیاست دەکرێت یای ڕەنگە بەو شێوەیە بەڵام ڕەنگی داوەتەوە زۆر ڕەنگی داوەتەوە ئەمەش واکات گەنجێکی زۆر بێئومێد بێت ئای پلانی هەیە ئەوێ شتێ بکات بەڵام سیرەکە دەسەڵاتەکە بۆ شێوێ وای لە میلەت کردووە تەنانەت دوای لە زانکۆکانیش کردووە کە یاین ناڕەحەتێکی دروست کردووە بێئومێ دەبێت زۆر سپاس کاک یوسف ئەچینە لای کاک بڕوە کاک بڕوە ئەوەی بەنسبەت جەنابتەوە لە ساڵی 2022 گوزەرە لێ ڕازیت
زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسی جەنابتانی شەکەم وڵای الحەمدولillah ساڵی 2022 ینی توانیم بەشێک لەو ئاواتانەی کە هەمبوو یان ئەو پلانانی کە هەمبوو جێبەجێ بکەم الحەمدولillah وەکو برایانەش باسییان کرد ینی پێویستەکە گەنج زەمینە سازی بۆ خۆی بکات یان پلانی هەبێت یان پەرە بە خۆی بدات بەڵام بتەوێ نەتەوێت لە کۆمەلگایەکە کێشین کە ڕەشببینی و ناومێدی باڵی کێشاوە بەسەر هەموو وڵاتە یعنی هەرچەند بتەوێت پەرە بە خۆت بدەیت بتەوێت زەمینە سازیێک بۆ خۆ بکەیت بەڵام لەو لاوەکە ئەڕۆیە بازار یان ئەڕۆیە هەر شوێنێکی تر واو لەکەن دووبارە بە ڕەشببینی بیرکەیتەوە یان دەتەوێت هەر ئیشێ بکەیت یعنی لە باتی ئەوەی پشگیریت بکرێ لە باتی ئەوەی کە دەستت بژیرێ لێتەدەن یعنی ئەشکێنن نەیاڵن سەرکەوتوبی ینی ئەوە بۆتە ینی گرفتێکی زۆر زۆر لە بەردەم گەنجان کە ناتوانن سەرکەوتن بەدەست بێنن ڕاستە گەنج ئەگە بیوێ پەرە بە خۆی بە زۆر زۆر شتە توانێ بکە ینی ئێستامە لە زانکۆین ئەنی بارودۆخ کۆمەڵایەتێکەش گرفت لە بەردەم تاکەکانە دروستەکە بەتەوی زۆر زۆر یعنی چونکە کۆمەلگا بەشێکە لێ ئێمە لەو کۆمەلگای چونکە بتەوێ نەتەوێ تو لە ناو کۆمەلگایەژی زۆر شتێ ناتوانانی لە دەرەوەی کۆمەلگایە بیکەیت و پرسیارێکش لەو برایە کرد کە وتت منهەجی خوێندن لە زانکۆ پێم وایە زانکۆ بۆتە شوێنێک کە هەموو خولیە ئاواتەکان تێدا ئەمری هۆکاری کەسەکە خۆیەتی یان بارودۆخ و چوزانم منهەجەکەیە بارودۆخ و منهەجەکەیە سیرکە ینی ئێستا پێش ئەوەی بێ زانکۆ زۆر ئومێدت بە خوێندنە یان زۆر ئومێدت بە ژیانە بەڵام کە دێ زانکۆ هەموو ئومێدەکان تەمری چونکە منهەجێکی وان نییە منهەجەکەت بەس پێتەڵ یعنی یەک ڕێت نیشانەدا ئیدیکە یعنی نقم تەکە لە ناوی هیچ وات فێر ناکە کە بڵێ وڵی دوایی کە لە زانکۆ تاوی کەسێکی کامڵ لێ دەرچێ یعنی ئومێدی چیت بە زانکویەکە کە لە ناو حەڕەمی زانکۆ لێر بدرێ یعنی چاوەڕی چ لەو کەساناکەی لەو تەڵەباناکەی کە لە دوای زانکۆ بڵێن ئێمە وامە لە زانکۆ کردوێت لە ناو حەڕەمی زانکۆ لێ تەکرێ وای لێ هاتوو دەرگاکانی زانکۆیان هەر لێ کردەوە یعنی زانکۆ وەکو شوێنێکی گشتی لێ هاتووە وەکو بازارێکی لێ هاتووە هەموو خەڵکێک کە توانین بسێتە دەرە و بێتەوە بەداخەوە زۆر سپاس کە بڕوا من دوایی دەرفەتە بووە گەڕێمەوە کاک مسلیم لە دەبەری ڕانی و لە حاجیاوە بە تایبەت تەشریفیان هێناوە بەخێر بێن کاک بڕوا سەرەتا لە دەوروبەری گەنجانە ژیوە نیە سەرەتا بەناوی خوا زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سپاس با من پرسیارێکت لێ بکەم بارودۆخی گەنجان چۆنە لەوێ کاک بڕوا چۆنیان دۆخی گەنج لە دەڤەرەکە بەگشتی زۆرینەی ڕۆیلەپێکی ئەژین چۆنن بەڵێ زۆرینەی گەنج لە دەڤەری پشدەر و بیتوێن لە ڕانی و ئازیاوە ئەو دەڤەرەی کە بەناوی پشدەر و بیتوێنەوە ناسراوە گەز لەو ناوچەیە زۆربەی بێئوش و ڕەشبینە هۆکارەکەی چییە سەرنجت داوە بەڵێ هۆکارەکەی هۆکار هەموو هۆکارەکان دەگەڕێنەوە سەر ئەوەی کە هەم هۆکاری ڕئیسی حکوومەتە ئەو گەنجەی چۆن بڵێ قوڕمیش کردووە لە زانکۆ نردوێتیەوە بۆ ماڵەوە بەعسێکی کۆپیکراوی لێ وەرگرتووە باشە من دەڵم ئەو پرسیارە دە و برایە کرد کە دەڵێن گەنج لە زانکۆدا بۆچی هیوای نییە من بخۆم فێرخوازی زانکۆی سلێمانی بووم ئێستا تەخەڕوجم کردەوە مامۆسای وانە بێژم لە حاجیەوە دەپرسم بۆچی زانکۆ ئەو بەعس و لێکۆڵینەوانەی کە وەری دەگرێ بۆ جێبەجێی ناکە ئەگەر ڕاستە و بە کەڵک دێ بۆ تەطبیقی ناکە بۆ ناچێت جێبەجێکە ئەگەر بە کەڵک دێ ئەگەر بە کەڵکیش نایە بۆ وەری نەک هەر جێبەجێکردن ئێمە ئشکارمان لە ئەشیفکردنی ڕێک و پێکیشیان هەیە هەر فڕێ ئێن کۆپیکرا مامۆستا چۆن شتێک کۆپی دەکەی بە کۆپیکراوی هێناوێتی بەس ناوەکەی گۆڕیوە ناونیشانەکەی گۆڕیوە ئامادەکردنەکەی گۆڕیوە مامۆستای ئەندامەکەی گۆڕیەوە هیچ شتێکی تێدا نییە من خۆم ویستم لێکۆڵینەوەی بکەم لەسەر شعرەکانی کۆساری قەنەعات کە نانهێشت چونکە بانگراوەندێکی ئیسلامی پێوە دیار بوو بۆ یعنی ئێستا لە زانکۆکان چۆن بڵێ ئەم بەناو ڕێکخراوە فیمەنیزم و بۆ نمونە جێندەر و ئەوانەی کە ینی دژی ڕێکخراوە ئیسلامیەکانن ئیش دەکەن بۆ ئەوەی هیچ شتێک پەرەی پێ نەدرێت لە بواری ئیسلامیدا و گەنجی شەتا ئێستا ئیتیمایەکی ئیسلامی بۆ شێوەی نییە کاک مسلیم ئەم بەڕێزانە هەندێکیان بە تایبەت زۆر جەختیان کردەوە لەسەرەوەی کە ئەگەر ژینگە گەشتیەکەش باش نەبێ گونجاو نەبێ ئەتوانی ژینگەیکی تایبەتی بۆ خۆمان دروستکەین ئیشی تا بکەین بۆچیەوە ئێستا ئەمە گەنجمان لەسەرەوەی هەیە بەڵێ گەنجمان هەیە لە دەڤەرەکەی خۆمان سواز بخوا سانی سەدان گەنج
بەهانامانە هاتووە بۆ منە ڕێکخراوێکی ئیسلامیمان هەیە بمانەوێ پرۆژێک ئەنجام دەین هاتوون بەدەستمانەوە بەڵام بەگشتی گەنج ڕژبینە گەشتبین نییە هۆکارەکەیشی نیوەی زیاتر بۆ خۆی دەگەڕێت و خۆی و عیلەکەی حکوومەت بڵێ چی تۆ سعات دوازەی نیۆڕۆ هەڵدەستی تا ساعەی شەو خەریکی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکانی خۆت گیرۆ دەکردە بۆ کۆمەڵێک بەرنامەی پرۆپوچ کە هیچ ینی ئامانجێکی نییە لە کۆتایی کاک مسلیم من هەواڵە بیستمی ئەو دەبەرە زۆرێک لە گەنجان ڕوو لە هەندەرانەکە بەڵە بە دڵنیاییەوە داخیشەوە بەشێکی زۆری ئەوانەی کە دەبنە قوربانی لەو ڕێگەیە با بڵێن خەڵکی ئەو دەڤەرن جەنابەت پێمان بڵێ پاڵنەری چوونی ئەو گەنجانە چییە لەوێ پاڵنەری چوونی ئەو گەنجانە هەمووی بێهیواییە هیچ هیوایەکی نەماوە لە کوردستان چی بکە گەنج دەگەڕە بە دوای ئیشا دەبێ واستەیەکی بێ ینی وای لێ هاتووە لە ناو شوێنە حکومی و ئەهلی و ئەو شوێنانە کە پەیوەندی بە معیشەتی هاوڵاتیانە هێت بێ واستە بێ بۆ لە من دەسمە مۆڵێک دەمەوێت ئیشکەم سەی دەکەم بەرپرسەکەی کەسێکە دەبێ لێ نزیک بم بەهۆی کەسێکەوە وەرگیرم من خۆم لێرە کە فێرخواز بوو لە زانکۆی سلێمانی ویستم ئیشکەم قەنەعات کە چەندی شوێنم کرد کە دەمگوت لە داخلی دەمێن مۆدانگوت بە کەڵنیا ئیلان دەبێت دروی بۆ بکەیت بمگوت تا بە خەڵکی سلێمانی و لە ناو شارم ئەو کاتی داهاندان بێ بەڵام دەچوومە هەر شوێنێک داگوت لە داخلی دەمێنیەوە یان هاتووی ناو شار دەکەی دەموو لە داخلی دیگوت بە کەڵک نا لەبەرەوەی تۆ ینی هاتوچۆیەکت زۆر لەسەرە و ینی ناتوانێ شتا بەسەرێکەوە جێبەجێ بکەیت ینی بە کورتی کاک مسلیم ئەگەر پێمان بڵێ ینی ئەم ساڵی 2022 و ساڵەکانی تر گوزەرە باشتر خراپتر چۆن واللهی ساڵ بۆ ساڵ خراپتر دەبێت دڵنیاییەوە کۆمەڵە کارەساتی وا ڕوویاندا کە گەنج هێندەی کە بێهیوا بوو ئێستا من دوو برام چوونە دەرەوە ینی لە ساڵی پێشووتر براکەم قەنەعەتی وا بوو دیگو ناسمە دەرە بەڵام کە ئەو کارەسات و شتە ڕۆژت بەڕێوە ئەوە وای لێ هات ئەویش من هیچی واکەم لێ لەو یعنی لەم شاری خۆم یعنی تەنانەت دەگەڕا فەقیرە بۆ پارکێک دەسینێت دەکەوت پارکێکمانە تا ئێسا لە دەڤەری ئاجیا پارکێکمانە گەنجەکان بچن لە ناویدا ئیسراحەتێک بکەن سپاس با بچینە لای کاک ئوسامە کاک ئوسامە بەخێر بێنێوەش لە دەڤەری ڕانیەوە هاتوون تۆ شتێکمان پێ بڵێ دەربارەی ژیان و گوزەران لە ساڵی 2022 ساڵی ڕابردوو بەگشتی لە ساڵی 2022 سەرەتا دەستان خۆش بێ بۆ میوانداریە بڵێ دەربارەی گەنجان نەک هەر لە ساڵی 2022 لەم چەند ساڵی ڕابردوودا بەگشتی گەنج بێزارە زۆربەی سکاڵای هەیە زۆربەی ناڕازیە ئەگەر لەوە هۆکارەکان پرسین هۆکارەکان زۆرن هۆکارەکان بەگشتی دەگەڕێتەوە بۆ دەسەڵات بەشی هەرە زۆری بەشێکی باشیشی دەگەڕێتەوە بۆ گەنجەکە خۆی گەنجەکە خۆی لە خۆیدا ئەگەر زەختی لەسەر ئەو یعنی دەستەوسان دەوەستێ و خۆ دەدا بەدەستەوە لەنا ئەو ژینگەیەدا و با بڵین بیانەکان دێنێتەوە بەوەی کە کوردستان کەشەکەی لەبار نییە بۆ ژیان یانەوە تا مجاهدە دەکا و بەردەوام دەبێ و هەوڵ دەدا ینی گەنج مادەم کوردستان بەم شێوازەیە یانەوە تا دەبێ ئەگەر توانای هەیە بچێتە دەرەوە لێ سوود بەخۆی بگەێنیان بەڕێگە چارێکی تر نییە ئیلا چوو لە دەرەوە نەبێ بەڕێی تۆ کاک ئوسامە ینی بۆ دەرباز بوون لەم گرفتانە بەڵێ لێرە دەرفەتێک نادۆزرێتەوە بۆ ژیان بۆ تێکۆشان چوزانم نا من پێم وە چوونە دەرەوە بەلای منەوە تۆزێ خراپە لەبەرەوەی کوردستان ینی دەدەین بەدەستەوە بۆ کۆمەڵێک کەس کە هی ئەوان نییە یان با بڵین مشەخۆرن لەسەری لەبەرەوەی ئەو گەنجەی کە دەچێتە دەرەوە هەمان شێواز یعنی لەوێ دەچێت کار دەکا لە ژوورێکدا یان لە شوقەیەکدا دەمێنێتەوە بەبێ ئەو ینی هیچ لە غەریبیدا دەمێنێتەوە ئەوەی کە نامێنێ با بڵین ئەوەی کە لە کوردستان هەی بووە هەندێشتی نامێنێ بەڵام لەبەر ئەوەی کە لێرەش دەرفەت نییە بێومێت دەبێت دەڵێ کوردستانە بۆ خۆتان و من ئێرە بەجێ دێڵم لەوێش هەر یعنی لە هەردوو لاوە لی دەدرێت لە هەردوو لاوە زەرر دەکات ئێستا ئەو دەڤەری ئێوە گەنجێکی زۆری لێیە جاجارش لە هەڵبژارنەکانە حیزب دەسەڵاتدارەکان بەڵێنی ڕەساندنی کار و دەرفەت و ئەو شتانە هەدەن حکوومەت لەم ساڵی ڕابردووە هیچ دەرفەتێکی یاوەی لە بەردەم گەنجانە ڕەخساندووە کە ئیش بکەن توانەکانیان بەگەر بکەن کە شایانی باز بێ بەڵێ من خۆم لە سلێمانیم لە نەخۆشخانەم کارمەندم هەر
بەڵام ئاگەم بە تاوی لە دەڤەری بیتوێن پشدەر هەیە پێم وانە نەک لە دەڤەری بیتوێن پشدەر لە هەمووی بە کوردستان بەگشتی دەرفەتێکی وانە دەرفەتێکیش هەبێ لۆدێکی زۆری لەسرە ینی گەنجان لەبەرەوەی گەنجان کە وەک دەڵێ داینەمۆی گۆڕانکارین یان هێزی گۆڕانکارین یان با بڵێن داهاتوون باوەشیان پێدا ناکرێ بەڵکو ینی لە ناو دەبرێن و وان لێ دەکرێت کە وڵات بەجێ بهێڵن. زۆر سپاس. سایخان دێمەلای جەنابەت سایخانیشمان هەبوو لەگەڵ چراخانیش بەسە و تۆزێک لەگەڵ مناڵەکەی خەریکە. سایخان تۆ شتێکمان پێ بڵێ ئەوە بە شێوەیەکی گشتی لە ناو توێژی گەنجان بە تایبەتی کوڕان ئەوە بارودۆخەکەیە لە ناو کچان چ باسە ساڵی 2022 چۆن گوزەرە؟ سەرەتا بە ناوی خوا خۆش بێ بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە بەڵێ ئێمە وەکو خوێندکاران چ لە ڕووی کچانەوە بێت یاخود کوڕان ئێمە هەمومان ئەمانەوێت کە خوێندن تەواو بکەین و بە ئەوەی خزمەتی خاک وڵاتەکەمان بکەین بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە حکوومەت پلان و بەرنمەیەکی تەواوی نییە بۆ خوێندکاران بۆ هۆیەوە خوێندکاران کە خوێندن تەواو دەکەن ڕوو دەکەنە دەرەوەی وڵات و خاکەکەیان بەجێ دێڵن بەڵام حکوومەت ئەتوانێت کە پلان و بەرنمەیەکی هەبێت بۆ ئەم خوێندکارانە تەنها بۆ کوڕە مەسوولەکان و کوڕە بەرپرسەکان نەبێت ئەو پلانخان کەمتر دەرفەتی چوونە دەرەوەی کچان هەیە پێم وابێەوە نیە ئەی باشە چییە کە نەگەر دەرفەتی حکوومەت دەرفەتی بۆ نەڕەخساندن تەنها ئەبێ خوێندن تەواو بکەن و لە ماڵەوە دانیشن شتێکی گونجاوی ڕێگەیەکی تر نییە بۆ دەرباز بوون بۆ سوودوەرگرتن لە تواناکان ئەم بە ڕێزانە باسییان لەوە کرد ئەشێ ئینسان بتوانێت خۆی پێ بگەێنێ لە دەرەوەی کارەکانی حکوومەتیش تۆ حکوومەت لێگەڕێ خەمساردا بێتوانایە بێ بەرنمەیە سوزانم وەنیە گەندەڵە وا دەوترێ لە ناو کەوانەیەەکە بەس بۆچی لە ژینگە تایبەتەکەی خۆتانە یان کچان ئەتوانن کچان دەتوانن لە بوارە جیاجیەکان خۆیان پێ بگەێنن ئەو بوارەی کە ئەیانەوێت پێ بگەنتە یاخود هەلی کارێک بێیان لە ڕێکخراوەکان کە تایبەتن بە گەنجان یا هەر ڕێکخراوێکی تر کە کاتێک کار و پرۆژەیەکیان هەیە ئەتوانن خۆیان پێ بگەێنن لەو بوارانی کە ئەیانەوێت طبعاً بە حکمی ئەوەی کە گەنجەکانمان من تەلەبەی زانکۆ و زیاتر لە ئامادەی چونکە خەریکی خوێندنن هیچ کێشێکی ئەوتویان نییە بەڵام خوێندکارمان هەیە کە تەلەبەی زانکۆی و لە شوقە و لە شوێنەکان ئەمێنەوە بەیەکەوە ئەچون ئیشەکان بۆ کچەکانی تر یاخود ئیشەکان بۆ ڕەفیقەکانیان تاکو ئەوەی کە شتێکیان بنێ یاخود پارەیەکیان بنێ یارمەتیان بن خوێندکاریشمان هەیە بەهۆی ئەوەی کە شتێکی پێنیە و یاخود کولفەیەکی پێ نییە کە بگەڕێتەوە بۆ ماڵەوە یاخود بڕاتەوە ناو خێزانەکەی ئەمێنێتەوە هەتاوەکو ساڵەکە خوێندن تەواوەکات و اینجا بگەڕێتەوە ناو زۆر سپاس سایخان سپاس بۆ بەشداری جەنابیشت دێنەوە لای گەشتیار کاک گەشتیار بە ساڵی 2022 دوای دووسێ ڕۆژی ترە بێتە ڕابردوو با باسی داهاتوو بکەین ساڵی 2023 دەشێت چۆن کار بکەین دەشێت چۆن گەشتبین بین بۆ ژیان سەرتا پێشەوەی جواب پرسیای بەڕێز دەمەوە قسەم برا بەڕێزانە و خوشە بەڕێزش کە بەڕاستی ئەمە بۆ خۆی ئەبێ هەموو کەسانی کەوا خۆیان بە خاوەنی وڵاتە ئازانن خۆیان بە خاوەنی ئەم میلەتە ئازانن بە موسڵمانەوە بەوانی کە بەردەوام لە پێشەوەن بەردەوام لە خزمەتی خەڵکان بەردەوام دەڵێن ئێمە خزمەتی خەڵکین ئەبێ گویان لێ بگیرە ئەبێ ئەم کارە ساتانە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاکە ئەبێ ئاگاداری بین چکا بەس من پێم خۆش بوو ئاماژە بە کۆمەڵە خاڵ بم یەکێ لەو خاڵانەی بچووک تۆزێ بە خێرایی دەرفەتی بەرنامەکەم 10 دقیقەیەماوە بەڵێ بە کورتی قسەکانە گەێنم بە کورتی ئەوەی کە ئەمڕۆ ڕوەیە ئەبێ هەمومان بە زەنگێکی مەتیسات ئاگدار بین یاخود لە بەرچای بگرین چونکە کۆمەڵی خاڵ وردە و دەزیاکە کۆمەڵی ڕوودا و کارەسات دێتە پێشەوە گەر خۆمان بەباشی بۆی ئامادە نەکەین گەر بەباشی تامی لەگەڵا نەکەین کارساتێکی زۆر خراپە قەومێ یەکێ لەو کارەساتانی کە ئەمڕۆ زیا قوڵبەتەوە بەکارێنانی تۆڕە کۆمەڵاتەکانە کە هیچ پلانێکی بۆ نیە کە هیچ سانسۆرێکی بۆ زۆری تیاگری کە زۆر زیادە ڕۆی بە هەموو شێوازەیە تەنانە بەو کەسی کە ئەڵێ عادەتە لەو بوارەکە دامەی بینین گەنجمانێ دینارێک نییە لە گیفانی بەڵام بۆی بکرێ قەرزەکە بەس بۆی ئەتەرنێتەکەی پڕکاتەوە کەمە کارەساتە تەنها بە شوێن ئەوەیە ئایفۆن حوتەکەی بکە بە چواردە بەتاکید ئێمە دایک و باوکمانەیە ئەنی ئێمە کە لێرە بۆ گەنج ڕنجکە دایک و باوک سمبولێکە بۆ کۆمەلگا دایک و باوکمانەیە کرێچیە پارەی نییە ئیشی نییە شۆ قەرزی کردۆ مۆبایلێکی
$200 $300 بۆ مناڵەکەی کڕیوە مناڵەکەی 6 وەناڵی چواردە ئەمە لە بەسیتەکە دەست پێەکەم کە بە دایکەکە ئەڵێ کە بە گەنجەکە ئەڵێ بەڕێزم ئەم بای لە خراپە ئەم بای لە باش نییە ئەم بای لە کارەسا دروستەکە ئەیمە وساگیمە چی بکەنێ وەکو کۆمەلگا وەکو کە خەڵ لە کۆمەلگای دوای ئەوەشی تر لەگەڵ ئەوەی کە کارەسا دیکتی کە بەڕێوەیە ئەوەیە کە گەنجان ئەو نەبێ ئەمەد بوون وان لێت تۆ ناتوان هیوان لەسەر بنشنی ناتوان هیوان لەسەر دروستکەیتەوە بۆ خراپە کامە کارەسادێکی زۆر قورسە یعنی تۆ گەنج بگاتە ئەوەی کەوا ئومێدی نەمێنێ چۆن کارگەری تۆ پێت وایە با بڵێن مەرەیەک لە گۆڕیانە بۆ ئەوی گەنجان لە ناومێدیا بژی مامەگۆڕەکە چییە کاباس ئەوەی بیرکەینەوە مەبەست مە پرسیارەیە بەڵێ هۆکارەکە چیانی بۆ منە کاری لەسەر ناکرێ ینی دێ بەکاردێ ئەم گەنجە دێ بۆ منە بۆ هەموو بوارەکانی ئەوەی کە بۆ ئیسفادی خۆیان بە بەکاری دێنن کە بەکاریشم گەنجە سەیەەکە ئیسفادێکی نییە تەنان لایەنێکی معنەوەیکی زعیف وەرەگرێت و تیا وازێنێ دوایەوە خاڵێکی جەوهری ترەگەر خاڵێکی کە ینی دەرفەتی بەرامەکە کەماوە بەڵام ئەمێ کە بەوەی کە کەمماوە لەسەر 2023 قسە بکەین من لێرەوە سێ پێیان بۆ گەنجان ئەخەمە ڕوو یەکەمیان کات لێ یەکەم 2023 مەش بێنە بە ساڵانی ڕابردوو چونکە هەر گەنجێ بە قەنەعەت و بە هیوا و بە هەمان شێوازە ستایلی 2020 ڕوانێ ئەژنەی خۆشکێنێ ئاورمایرەوە نەک ئاوردانەوە بیر و بۆچوونەکانت ئەبێ بە قوتکەیت قەنەعەتێ بە قوتکە ئەم ئیسلامە بۆ خۆی سمبولێکە بۆ پلاندانان بۆ ژیان بۆ خولیا بۆ هەموو شتێ هەر کەسێ دەست بەم دینەوە بگرێت دڵنیا بەخوای گەورە بەرزیەکات دڵنیا بەخوای گەورە سەرکەوتویەکاتەوە چۆن گەنجی ڕەنگە بڵە چۆن ئادەکا گەشتایگە منەوە تا دیندارم و نوێژەکەم تۆ گەر ئومێدی بەخوا بێت دڵنیا بە لە هەر شێگا ڕێگای بێ دەرگاو لێکردەوە من نمونی گەنجێکتان بۆ ێنمەوە کە گەنجێکمان نەبوو ئیشێکی بەسیتێکە کە مانگانە 300,000 وەرەگرت هاتە لەگەم ناتاوەتی کاگەشتیا من ئەمێ زەواتکەم بۆی کە بچمە ناو ژیانێکی جیاوازترەوە ئەمەوێ لە هەموو گوناح و لە هەموو کارە خراپەکان بە دوور بم بەڵام سی وەزع و کاروباری خۆمەکەم هەڵی ناسەگەم ئێمە سپاس بخوا لە ڕێی بەمامسای بەڕێزی خۆتان ناسایە کەسانێک و تەرتیبمان سپاس بخوای گەورە ئەم گەنجە بە ئومێد و هەنگاوی نە هێواشە ئیشەکەی زیاگەی واشە خێزانی پێگەێنە ئەلحەمدولیا سایکێکە لەو گەنجانی کە نمونێ بۆ گەنجانی ئەو خاڵی یەکەم دووەم کۆتا قسەم کۆتا پێیان بووی کە برایانی کە دەرفەتیانە بێ من لێرەوە تەنها ئەڵم هەمومان ئومێدمان هەیە هەمومان توانامان هەیە هەمومان خۆشەویستیمان بۆم خاکە وڵاتە هەیە بەڵام لە شوێنێکە ئەوەستەیە کە پێی ئەوتێ بێومێدکردن لە شوێنێکە ئاوەستە کە پێوتێ ئەژنۆشکاندن لە شوێنێکە ئاوەستە کە پێوتێ بەکارهێنانێکی خراپ کەوا بکە هیچ ئومێدێکی لەسەر نەچنیتەوە بۆ یەتکا لە گەنجانەکەم خۆتان ژیانی خۆتان دروستکەن خۆتان پلانی خۆتان دروستکەن چونکە ئەگە تۆ چاوەڕێی حکومەت بێت دڵنیاتەکەمەوە دڵنیاتەکەم بە سە ساڵێکە بە چەندێکی کەش ناتوانێت زۆر سپاس کاک دلێر بۆ 2023 چیتەیە مامۆستا پێشە شتە منەمێ بڵێم قسەم برایانە هەمووی تەواوە بەڵێ لەم وڵاتە خراپە قەیرانە سەختیە بەڵام باز لە هەموو شتانە بێنین واز لە سیاست بێنی واز لە حیزب بێنی واز لەملا واز لە قەیران واز لە هەموو شتێ بێنین پێشە مشتی ئێمە مسلمانین پێغەمبەری خوا فەرمی ئەگەر زانی و قیامەتە دادێک و بەدەستەوە بینێژە ئومێد و گەشببینی دین داوای گەشببینیمان لەکە پێغەمبەر بەو گەوەری خۆی داوای گەشببینیمان لەکە داوای ئومێدمان لەکە داوای ئەو ئەبوبەکری سەدیق پێغەمبەری خوا کاتێک لە ئەشکەوتەکەی بوون کاتێک خەریک بوو پێغەمبەری خوا مارەکە پێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بگەسێ پێغەمبەری خوا فەرمی ئەی ئەبوو بەکر تۆ چی بە دوو کەس ئەڵێ ئومێد و چییە بە دوو کەس کە سێمان خوای گەورەیە بۆیە زۆر گرنگی ئێمە ئومێدمان هەیە بۆیە خوایەکمان هەیە ئێمە مسلمانین ئەمە خاڵە خاڵێکی دیکە گەنجان بەڕاستی وەکو مامۆستا گەشتە باسی کرد سۆشیال میدیا ئێستا بەکاری ئەن بەڵام بۆشتی باشە بەکاری نایەنن ئێمە یەک کێشەمان هەیە سۆشیال میدیاکە بەکارێنین بەڵام گەنجانێکن بەکاریان بۆ قازانجی خۆیان گەنجانێکەیە لە ڕێی سۆشیال میدیا پارە پیاکەن تۆ سۆشیال میدیاکە بەکارێنی ئینتەرنێتەکە وعدەیەتی یەکەی بۆ کات کوشتن ناوەرە پاری پێ پیاکە وەرە ئیشی ئۆنلاینی پێ بکە ئیشی ئۆنلاین ڕۆیشتێکی زۆر گەورەی دروستی پێ بکە ئیشی درستی بێک ئیشی باشی پێ بکە بۆیە زۆر گرنگە گەنجان من بەڕاستی لەناو گەنجام ینی باوەڕکە گەنجی وایە مامۆستا ئەڵێ تاوەکو ئێستا 200 میلیۆنم داوە لە چی لەمەی پەبجی نازانم 200 میلیۆن دەی لە چی گەنجێکی تری بێدەوڵەمەنەکەی خاوەنی پەبجی گەنجێکە تۆ گەنجێکی لێرە پارە سەرفەکەی پاری خۆ پارێکی دەکاری 25,000 پایاکی ڕۆژانە 25,000 بە پابجی بۆی کە کەسێکی دەڵەمە زۆر باشە زۆر گرنگە گەنجان سۆشیال میدیاکان کە بەکاری شێنن بۆ مەبەستی سوودگەیاندن بە خۆیان بەکاری بێنن و داوا لە گەنجانەکەم 2023 و 2022 تەنها گۆڕینی ژمارە نەبێ ئەین 2022 گۆڕا بۆ 23 وەرە بە شتێکی دیکە لە ژیانی تۆ بگۆڕێ ئێمە لە 2022 باش شەوی سیویەکی مانگ خۆشی دەرنەبڕین بۆی ساڵێکی نوێهاتووە با خەمباریم بزانین ئەم ساڵ چیمان پلانمان بۆ دانەنا بە ئەم ساڵ بیکەین خەمباریم بۆ کاتێکە لێمان ڕۆشتووە
خەمبار بین بۆی کە ئەم ساڵ نەمانتوانین هیچ شتێک بەرەو پێشەوە بەرین پلان دابنین ومێدمان هەیە بۆی کە لە ساڵی 2023 ئینشاءڵڵا کاری باشتر بکەین هەنگاوی زیاتر بنین زیاتر بەرەو پێشەوە بچین و هیوای سەرکەوتن بۆ هەموو گەنجان دەخوازم ئینشاءڵڵا. زۆر سپاس کاک بیلەل جەنابەت چیت هەیە بۆ 23 هەست خۆش بێ خۆڵاهی مامۆستا عەباس نەک ئێمە کۆی مستەمع نەک کۆی مستەمع بەڵکو دەسەڵاتدار و سیاسیانە خۆشیان مامۆستایانی زانکۆ پەروەردەشیاران هەموو کەس گلەی لەم بارودۆخە هەیە پێی وایە ئێمە لە واقعێکی قەیراناویە ژین کۆی مستەمع کۆمەلگەی نێودەوڵەتی خەڵکی دیکە هەموو ڕێکخراوەکان حیزبەکان تەنانەت کەسی ئەو کەسانی خۆیان هۆکاری قێرانەکان خۆشیان گلەیان لە خۆیان هەیە بەس بەڕاستی ئەم قسە ئاسان ئەم کەس پێی وێرێ ئەمە هیچ لە بۆزۆی ئەمە ناگۆڕێ لە کۆتاییە ئەوانەی کە بەرپرسیارن لە دروستبوونی ئەم قەیرانە نایە بە دیار خەمەکانی ئەمە دابنیشێ ئەوەی ئەمێنێتەوە خۆمان و کەم کورتەکانی خۆمانی لەبەر زۆر مهمە ئێمە ئەوەنەی بە باسکردنی قەیرانەکان و مهمین دوو ئەوە بە باسکردنی چارەسەرەکانەوە سەرقاڵبین ومێدوارم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ مەغبون من ئیستەوا یەومە واتە دۆڕاوە ئەو کەسەی دوو ڕۆژی ئیستیوا بێ دوو ڕۆژی وەک یەک وا بێ ئەمە بۆ ساڵێکش ڕاست ئەمە بۆ یەک ڕۆژە بۆ دوو ڕۆژە ئەی بۆ 365ەکە ئەم قسەیە قیاسکردنەکەی ئەگەر بەمعنایە بژین بەڕاستی ئەتوانین بەرهەمی گەورەمان هەبێ پێم وایە دنیاش هەروە بووە ڕاستە ئێستا قەیران زۆرە ئەو زۆرە بەڵام بە درێژایی مێژوو کەس نەیتوانیوە لەسەر فەرشی سوور و لەسەر نازان مەسە سفری ڕازاوە و بە مەعاشی باش و مەسەلەن ینی بەڕاستی زۆر زە سەرکەوتن بە ڕاحەتی بەدەساتووە کەم وایە لەسەر عافێت بەدەسات بێ امیدوارم بتوانین گوڵ لەبەر هەڵبێنین سپاس من بمبورن باز دەم بۆ لای کاک مسلیم کاتم نییە ئەو لە بە نوێنەرەتی دەبەری ڕاپەڕێ زۆر سپاس چیت هەیە بۆ 23 وەڵاهی بەگشتی بۆ 2023 من ئەوەندەی کە گەنجانم دواندووە قسەم لەگە کردوون هیچیان گەشتبین نینە هەمووی پلانی هەیە لەسەر ئەوەی هیچ دەرفەتێک پێت باش من ناوەڵا چۆن بچووکترین دەرفەت بڕە قسێ قەنەعات کە چۆڵ دەبێ بەس پیری تێدا دەمێنن دەڤەری ڕانیە و بیتوێن و پشدەر ینی تا ئێستا 150 لەوانەیە لە گەنجەکان 150 ڕۆشت بێ هیچ ماڵێک نییە گەنجێک دوو گەنجی نەڕۆشت بێ قەنەعاتکە گەڕەکمان هەیە بەداخەوە نۆ گەنج بە یەک ڕۆژ ڕۆشتووە قوتابخانە داخراوە بەهۆی ئەوەی کە ئەوەندە گەنج ڕۆشتووە چوزانم قوتابی بەڵێ من بخۆم مامۆستای وانە بێژم لە بنەڕەتی فێرخوازمان هەیە لە نکاو دیار نامێنێت دیار نەماوەکتمان سیرمان کردو بۆچی دیارێ کەچی دەڵین ڕۆیوە بە عیلەوە ڕۆیان بە تەنیا ڕۆیوە کەواتە لە 2023 چی بکەین خۆمان چی بکەین چی بکە من داواکارم لە گەنجان ئیتیمان هەبێ بۆ دینەکەیان بە هیوایان تەنها لەسەر حکوومەت نەبێ حکوومەت تازە ینی هیچی وایەکمانێ بۆ حکوومەتێک کە چاک ببێ با خۆیان پلانیان هەبێ وەکو شاعیر مامۆستاخەری پێنجوێنی دەڵێ هەر کەس نەخشەی نەبێ بۆ کار چینی بۆ نانرێ لە دیواری بۆ نابێ بە شار گەڕی دێ بەبێ هەوار ڕاوچیە کە بەبێ عشار ینی ئەگەر ئێمە بخۆمە پلانمان نەبێ دەبینە پلانی ئەو کەسانی کە بەسەر ئێمە مشەخۆرن اینجا بەگە باسی بگەنجکوین پارە ینی هیچ داهاتیشی نییە گەنج لە ئەوروپاوانیە گەنج ئەگەر ینی لەگەڵ ئەوەی کە ئیش دەکا داهاتێکی هەیە ساڵانە دەخرێتە سەر حسابەکەی بەڵام لای ئێمە بە پێچەوانەوە بەس پارە دەوەردەگرن زۆر سپاس کاک مسلیم ئەگەر یەکێکتان هەر لەو بەڕێزانەی کە قسەی کۆتاییان نەکردووە گەشتێکی جەوهری هەبێ بۆ باسکردن چونکە بەرنامەکەم قەریکە تەواوە بێ گەردم ئازاکە نەگە دەرفەتم نەدا بە هەمووتان هیوادارم قسەی کۆتایی بۆ گەنجان کە واز بێنی لە خۆخەریکردن با کۆمەڵێشتی بێسوودەوە هەوڵ بین بە خۆمان ناوچینەوە و گۆڕانکاری لە خۆمانە دروست بکەین دڵنیا بن پشت بەخوا گۆڕانکاری دروستە بێ هەموو شتێ بەرەو باشترە ڕۆ زۆر سپاس تۆ هیچ نییە بەوتن کاک سامە منیش هەروەک مامۆستا مسلیم و مامۆستا گەشتیار و ئەوانی تری ئەو برابەڕێزانە فەرمویان ئێمە دینەکەمان هەیە پێم وایە دینەکە هەموو شتێکە لە دینەکەەوە دەتوانین هەموو بربەستەکان ببڕین بگەین بەسەرکەوتنیش بکەینە جێگەی ئومێدێکی گەورە بەڵێ سپاس سایەخان تۆ چیەڵی لە کۆتاییە لە کۆتاییە ئەمە بڵێم ئێمە کچان کە جیاوازین لە کوڕان لاواتە زۆر هۆکار هەبێت و زۆر کار هەبێت کە بتوانن بیکەن بەڵام ئەم ڕێکخراوانێک کە تایبەتن بە گەنجان و کە هەند لە بواری گەنجان ئیش دەکەن کار و خولیاویە خودت دەورەیەک بکەنەوە کە بتوانن کچەکان پێ بگەێنن لەو بوارانەی کە ئەیانەوێت دەستان خۆش زۆر سپاس من لە کۆتایی بەرنمەکەیە هیوای ساڵێکی
پڕکامەرانی و خۆشببختی و ساڵێکی لە ساغی و تەندروست و سەرکەوتن پڕ لە داهێنان بۆ ئێوە و بۆ هەموو گەنجانی کوردستان نەخوازم. وادارم انشاءالله بێتە دەرفەتێکی باشتر و تواناکانی خۆمان باشتر. قسەکانی ئێوە زۆر تەواون، ئەکرێ ژینگە تایبەتەکەمان بەکاربێنین، قەرەبووی ژینگە گەورەکەی پێ بکەینەوە. دینێکمان هەیە بیکەینە سەرمایی بەدەستێنانی وزە و ئومێد و هیوە. گەنجانی خۆشەویست، ئەڵقەی ئەم جارەی بەرنمەکەتانەکەینە دوایی نەڵقەی بەرنمەکانی ساڵی 2022مان تا ساڵی ئایندە پشتیوان بەخوای گەورە پێچانەگەینەوە و دەستپێکێکی نوێ دەست پێەکەین لە کامەرانی بژین. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ هەموو لایەک، سپاس بۆ فامیلی ماڵیش کە هاوکاریان کردی. خواتان لەگەڵ.